بینرانی بەڕێز خۆشەویستانم ئەم کاتتان باش بە خۆشحاڵەوە لە ئەڵقەی نوێ پرۆگرامەکەمان لەگەڵتانم بۆ گفتوگۆکردن لەسەر پرس و بابەتێکی دیکە لەم بەرنامەیە گفتوگۆکردنی سەبارەت بە میدیای ئەهلی لە کوردستانە. ئەمە لەم بەرنامەیە بچین ئاخۆ میدیای ئەهلی لە کوردستان تا چەندێک ڕەچاوی پرەنسیپا پیشەی و بابەتەکانی کردووە لە کاری ڕۆژنامەنووسیدا و بە پێچەوانەشەوە تا چەند ئەم میدیایە ناپرۆفشناڵانە و نابەتیانە کاری کردو و هەڵوێست و دیرگاکانی بە شێوەیەک لە شێوەکان کەوتۆتە خزمەت هێزێکی سیاسی دیاریکراوەوە. ئایا میدیای ئەهلی لە کوردستان ئەو بۆچوونەی بەسەردا جێبەجێ دەبێت کە هەندێک لە چاودێران پێیان وایە ئەم میدیایە لە پێناو فرۆش و گەرمکردنی بازاردا ڕەچاوی دیقەت و وردەکاری ناکات لە کاری ڕۆژنامەنووسیدا؟ ئایا میدیای ئەهلی لە هەرێمی کوردستان میدیایکی سەربەخۆ و بێلایەنە بەمانای وشە یان بە پێچەوانەوە لە ئاستێک لە ئاستەکان و جۆرێک لە جۆرەکانە میدیایکی بە سیاسیکرا و هەڵوێست و دیدگاکانی لەم چوارچێوەیە جێ دەبێتەوە؟ بە گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە و هەر پرس و بابەتێکی دیکەی کە پەیوەستە بە میدیای ئەهلی و ڕادی پرۆفشناڵی و پیشەیبوونی ئەم میدیایەوە میوانداری هەرێک لە بەڕێزان ڕەحمان خەریب ڕێخەری میترۆ لە کوردستان لە ستۆ لەگەڵمانە و بەڕێز پێشوەشە عەبدولفەیزوڵڵا هەرگری بڕوانامەی ماستەر لە ڕۆژنامەگەری نووسرا و لە زانکۆی کۆڵۆمبیا لە شاری نیویۆرک کە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە لەگەڵمانە بە خێراتنی هەردوو میوانەکەمانەکەم. کاک ڕەحمان سڵاوت لەبێت. سڵاو لە بەڕێز. ئەمەوێ سەرتا لەوە بپرسم هاوکات لەگەڵەوەی کە ڕخنەی جۆرا و جۆر ئاڕاستەی کۆی ڕۆژنامەنووسی کوردی ئەکرێت و ئەزمووی ڕۆژنامەنووسی کوردی ڕخنی لەیەکیرەوەی یەکێک لەو بەشانە یا لەو پۆلەکردانی کە ڕۆژنامەنووسی کوردی ڕخنی لەیەکی دەبرێتێت لە ڕۆژنامەنووسی ئەهلی لە کوردستانە ئەو ڕۆژنامەنووسانەی کە لە دەرەوەی حیزبە سیاسیەکان و بە شێوەیەکی ئەهلی کاری ڕۆژنامەنووسی ئەگەن ڕخنەی ئەوان لەگرێت کە ئەمانە دوورن لە ڕەچاوکردنی پرەنسیپ پیشەیەکانەوە و پرۆفشناڵە لەناو کاریانە لە ئاستێکی لاوازایە و وەکو پێویست بابەت نین بەم ئیتیکە ڕۆژنامەنووسیانەوە. ڕای بەڕێزت چێ لەم بارەیەوە؟ زۆر سپاس. سەرەتامێ بڵێم لەبەرەوەی کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کورد لە هەموو شوێنێکە گەڕانە بە دوای حەقیقەت و دۆزینەوەی حەقیقەتەوە پاشان نەقڵکردنی حەقیقەتە کارێکی زۆر پیرۆزە و لە هەرێمی کوردستان پێم وایە سەحافەی ئەهلی شەوتێکی زۆر باشی بڕیوەدەوەی نەقلی حەقیقەتی گەیشتووە بە حەقیقەت و نەقلی حەقیقەتیشی کردووە. سەحافەی ئەهلی لە هەرێمی کوردستان توانیوێتی کاریگەری زۆر بەجێبێڵە لەسەر بڕیاری سیاسی لە هەرێمی کوردستان. سەحافەی ئەهلی توانیوێتی تاڕادەیەکی زۆر ڕەچاوی پرۆفیشناڵی بکە، ڕەچاوی میهنیەت بکە، ڕەچاوی ئەخلاقیاتی سەحافە بکە. ئەو ڕەخنە و گلێ و گازندانەی کە لە سەحافەی ئەهلی ئەکرێ پەیوەندی بە دەسەڵات لە هەرێمی کوردستانەوە هەیە کە دەسەڵات لە هەرێمی کوردستان کۆمەڵێ شتی احتیکار کردووەکو زۆر شتی لە هەرێمی کوردستان احتیکار کردووە. یەکێ لەو مەسەلانەی احتیکاری کردەوە مۆزوعی زانیاریە. سەحافەیش یەکێ لە کۆڵەکە هەرە گرنگەکانی سەحافەی ئەهلی هەموو سەحافەیەکەوەیە کە زانیاری هەبێ بە بێ زانیاری ناتوانێت سەحافی یاخود سەحافە لە هەرێمی کوردستانە لە هەموو شوێنێکە بتوانێت پرۆفیشناڵی بەتەواوی ئەو ڕخنەی کە ئاڕاستەی لانی پیشەیبوون و پرۆفیشناڵێتی ڕۆژنامەگەری ئەهەدێک لە کوردستانە ئەوەیە کە ئەم ئاراستە ڕۆژنامەگەری لەناو ڕۆژنامەنووسی کوردیە ئەوەیە کە بەردەوام چاوی کەم و کوڕی و سلبیاتەکانی کۆمەلگای کوردی و ئەزمموی حکومڕانی کوردی و دەسەڵاتی کوردی و ئەوانە دەبینێت چاوێکی گشتگیری نییە بۆ هەموو لە نەباش و خراپەکان بەیەکەوە ببینێت. لەم ناو ئەم ڕۆژنامەنووسیە بەردەوام زووم ئەخرێتە سەر کۆمەڵێک بقعی دیاریکراو لە کۆمەلگای کوردیە لەناو دەسەڵاتی کوردیا کە بە شێوەیەکی گشتی لە نەسلبیەکان یعنی ناپیشەیبوون و لە ئەنجیری لە سیاسەتی هەڵبژاردننی خەبەر و بابەتە هەیە. پرسیار لە ژووری هەواڵی ئێوە وەکوی NRT و پرسیار لە ژووری هەواڵی هاوڵاتیش لە هەواڵی ڕۆژنامەکانی تریشە لە هەواڵی ڕۆژناوی کوردستانی نێو خەباتیشا چییە؟ ئەوەیە کە کام هەواڵە و کام زانیاریە هاوڵاتی پێویستێتی ئەوە بڵاوکاتەوە. هەڵبەتە سیاسەتی سەحافەیەری لە هەرێمی کوردستان وای دەبینێ کە ئەو زانیارەی بڵاوکاتەوە ئەو هەواڵانە و ئەو راپۆرتانەی بڵاوی ئەکاتەوە ئەو راپۆرتە و هەواڵانە بن کە نەقدێکی تایە شکڵێن لە نەقدی تایە شکڵێ لە نەقد شکڵێ لە دەرخستنی کەم و کورتەکانی تایە لە هەرێمی کوردستان. زۆر سپاس. کاک پێشواز ئەمەوێ لە بەڕێزت بپرسم هەڵسەنگاندنی تۆ بۆ ڕادەی پیشەیبوون و پرۆفیشناڵێت لەناو میدیای ئەهلی لە کوردستانە چۆن و تا چەندێکە بە تەسەوری تۆ وەک کاک ڕەحمان پێمان ئەڵێ بە ئەندازێکی زۆر توانیویانە پابند بن بە هەموو پرەنسیپە پیشەی و ئیتیکەکانی ڕۆژنامەنووسیەوە خوێندنەوە و تێگەشتنی بەڕێزی لەم بارەیەوە چییە؟
کاگومێت گوێم لە تۆنێکی تەلەفۆنە ئەگەرەوە بێدەنگ بکەن باشترە بۆی بتان باش گوێم لێت بێ گوێ دێمە تۆ بەڵێ بەڵێ دەنگە دەبیستم فەرموو باش کاگومێت زۆر سپاس پێم خۆشە لەسەر سڵام بۆ هەردووکتان قسەکردن لەسەر ڕۆژنامەگەری کوردی بەڕاستی مەسەلەیەکی یەجگار ئالۆزە بەو معنایی کە کۆمەڵێک ئیشکالیات دروست بۆ هاتۆتە کایەوە لە بیدایەتی دروستبوونی چاپکردن یا دەرکەوتنی چاپکردنەوە لە کوردستان و هەتا ئەم لەحزەی ئێستاش بە تەلەڤیزیۆن و رادیۆ و ئینتەرنێتەوە بێگومان ڕەحمان و ئەوانەی تریش کە وەکو ئەو کار دەکەن بێ دیفاعلەوە بکەن کە ئەوان کاری پرۆفێشناڵیان کردووە و تا ڕادەیەکیش ئەکرێت شایەتی ئەوان بۆ بین کە لەو بەپێ ئەو قۆناغە تاریخی کە ئیشیان کردو تا ئێستا کۆمەڵشتیان کردووە ئەوەی کە ڕخنەی من و سەرنجی منە لەسەر ئیشکردنی ئەو لایەنەی لە ڕۆژنامەگەری کە کۆمەڵێک تەسمیاتی تازەی بۆ دۆزراوەتەوە لە ئەهلی و لەسەر بەخۆ و لە ئازاد کە ئەمانە بەڕاستی هیچیان پێویست نین بخرێنە پاڵ وشەی ڕۆژنامەگەری لە دواترای وشەی ڕۆژنامەگەری خۆی و پێناسەکردنی ئەوەی کە گرنگە قسەی لەسەرکەینە ئێستایە ناکرێت هیچ ڕۆژنامەگەرێکی ڕاستەقینە بێ ئەگەر بێت و پێشتر ئەجێندایەکی فکری یا سیاسی هەبێت ئەمە بە معنای ئەوەی کە لە دەستنەیانی بێلایەنی و هەروها مەوزوعێت ئەم دوو بابەتی زۆر گرنگ و زۆر سەرەکی هەموو کارێکی ڕۆژنامەگەرین ئەگەر هەرچ کەسێک کە لە بواری ڕۆژنامەگەریە کارەکات بە هەموو فۆرمەکانیەوە لە نووسرا و لە بینرا و بیسترا و تەنانەت ئەلکترۆنیش ئەگەر نەتوانێت ئەم مەوزوعێتە بپارێزێ مەوزوعێتیش بۆ معنایی کە بیری سیاسی خۆی چالاکی سیاسی خۆی بە دوور بگرێت لە کاری راپۆرت کۆکردنەوە و راپۆرت نووسین و بڵاوکردنەوەی هەواڵ لەسەر ئەمبارێ ئەوەی کە گرفتە ئەوەی بینم ئێستا لە کوردستان بۆ نمونە ڕۆژنامەنووست هەیە پێشڕەوی مانگرتنەکات پێشڕەوی چالاکی سیاسیەکات کامپینەکات بەیاننامە دەرەکات لە دژی دەسەڵات کە ئەمانە ئەگەر لە حەقلی لە واقعی سیاسی کوردیا قسەی لەسەرکەین واقعی چالاکوانی ئاکتیڤیزمی کوردیا قسەی لەسەرکەین ئەمانە هەمووی کاری پیرۆزن و کاری جوانن هیچ قسەمان لەسەری نییە بەڵام گرفتەکە لەوایە ئەو کەسەی کە خۆی ئەبێ بە تاوانبارکردنی یا با بڵێن تاوان خستنە پاڵ یا تۆمەتبارکردنی بەرامبەر هەر خۆشێتی کە مەحاکەمەیەکات ئەمە ئیشکالەکەی لێرە کەسێکی بۆ نمونە وەکو ڕەحمان کە من خۆشمێت و ڕێزی زۆرم هەیە بۆی ناکرێت لە هەمان کاتا پێشڕەوی ڕێپێوانێک بکات و لەسەر هەمان ڕێپێوانیش راپۆرتێک بنووسێت و لە کەناڵێکی تایبەتە بڵاوی کات و ئەمە بە هیچ شێوەیەک لە هیچ عورفێکی دنیای ئەم شتە ڕووی ناوە و قبول نییە بۆ لەبەرەوەی تۆ کە بەشداریت کرد لە ڕاپێوانەکە ئەو مۆزوعەتەی کە هەتە ئەو بێلایەنەی کە هەتە لە دەست داوە بۆ لەبەرەوەی تۆ ناتوانیت حەکەمێک بیت بۆ گواستنەوەی ئەو ڕاستیانەی کە لەو ڕووداوایان ڕوئەدەن بۆ لەبەرەوەی تۆ خۆت خسۆتە بەرەیەکەوە لەبەرەوە بە ئاشکرا لای ئێمە دیارەکە ئەو شتەی کە تۆ بۆ ئێمە نووسیدا بۆ ئێمە ئەجێڕیتەوە لایەن گرانەیە ئەمەش ئەم ئیشکالەیە کە لە سەحافەی کوردیە هەتا ئێستا هەبووە کاریگەری ئەمەش وای کردووە کە خوێنەرێکە دروست کردووە کە خوێنەرێکی دابڕاوە بە کاک پێشواز ئەمە پرسیارێکت لێ بکەم بابڵێن ئەمەوێت لێت بپرسم کەواتە بە تەسەوری تۆ بۆ نمونە دەرکردنی بەیاننامە یان هەڵوێست لە ڕووداوە سیاسەکانە هەڵوێستی ڕاستەخۆ سەبارەت بە هیچێک لە ڕووداوە سیاسەکان و ڕقنەگرتن و تاوان باکردنی هێزێکی سیاسی یان ڕووداوێکی سیاسی دیاریکرا و ئەوەندەی لە هەڵوێستێکی سیاسی گروپێکی کۆمەڵایەتی یا گروپێکی سیاسی و نزیکە ئەوەندە لە کارێکی ڕۆژنامەگەری پیشەی پرۆفشناڵەوە نزیک نییە کە تا ئێستا بەشێکی بەرچاو لە میدیای ئەهلی لە کوردستان ممارەسەیان کردووە حەزەکەم قسە لەسەر دووشت بکەم یەکێک لەو شتانە ئەوەیە کە دەمێکە لە کۆمەلگای کوردیا شتێکی پێ باس لە دروستبوونی کۆمەلگای مەدەنی ئەکرێت دروستبوونی مؤسساتی کۆمەلگای مەدەنی بەبێ هیچ دوودڵیەک پێ دەڵێم ئەم کاری کە ئەم ڕۆژنامەوانە چالاکوانە نیکەن زەرێکی یەجگار گەورەیە زیانێکی یەجگار گەورەیە ئەگەێنێت بە دروستبوونی کۆمەڵی مەدەنی ئێمە لە ئاستی کۆمەلگایە لە ئاستی سیاستکردنە کۆمەڵێک ئاست هەیە ئاستی حکوومەتت هەیە کۆمەلگات هەیە و هەروها ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەیە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەو لایەنە نێوەندەن کە پەیوەندی لە بینی دەسەڵات حکوومەت لەگەڵ خەڵک ڕێک دەخەن مەشاکلەکانی خەڵک دەگەێنن بە حکوومەت دەنگی حکوومەت تەرجەماکەنەوە بۆ خەڵکی ئەمە کاری ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیە ئەم کاری ئەم برادرانە بەنای ڕۆژنامەنووسیەوەی کەن زیانێکی یەجگار گەورە گەێنێت بە دروستبوونی ئەم توێژە لە کۆمەلگای کوردیا کە یەکێکە لە پێگەهرە بەهێزەکانی پتەوبوونی دیموکراسیەت
لە دیوەکەی ترا من هیچ گرفتێکم نییە لەوەی کە ڕەحمان بیان نامە دەرەکات هیچ گرفتێکم نییە لەوەی کە پێشڕەوی ڕێپێوانە کادیا ڕێپێوان ڕێگە خادیا کامپین دروستەکە و هەموو برادەکانیشی ئەمە مافی خۆیەتی بەڵام ئەوەی کە من ئیشکالم هەیە لەگەڵیا با ئەم ببێ بە چالاکوانێک وەکو ئێستا بۆ نمونە ڕێکخراوی چاکمان هەیە داکۆچی لە قوربانیانی هەڵەبجاکان بە ئاشکرا ئیعلانیان کردو کەمان ڕێکخراکن داکۆچی لە مافی قوربانیانی هەڵەبجە و هەموو قوربانەکانی تری هاوشێوەی ئەنفال و ئیلە ئاخری هەکەن ئەم برادرانە بە ئاشکرا خۆیان یەکلا کرد دەڵێن ئێمە چالاکوانین ئەو هەواڵانەشی کە بڵاوێکەنەوە تایبەتە بۆ ویشانێکی یەکەن من ئەگەر بمەوێت بە دوای هەواڵا بگەڕێم ناچم لە سایتی چاک بە دوای هەواڵێکا بگەڕێم کە ئایا لە دوهۆکچی ڕوویداوە بۆ لەبەرەوەی سوورە زانم کە ئەم برادرانە هەواڵەکانی کە بڵاوێکەنەوە تایبەتە بە چالاکیەکانی خۆیان و ئەوەشی کە پەیوەندی بە ئیشی کاری خۆیانەوەی لە بوجهە نەزەری خۆیانەوە بەرامبەر بە و لایەنانەی کە ئەمان لەگەڵیان کار دەکەن بەڵام ئیشکالەکەی من لەگەڵەوەی ڕەحمانە گەر ئێستا خۆی ساخاتەوە ئێستا لە مترۆ ئیشەکات مترۆ ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنیە داکۆچی لە ڕۆژنامەنووسەکە ئەسڵەن حەق نییە کاری ڕۆژنامەنووسی بکات خۆی بۆ لەبەرەوەی کە تۆیەک چوویتە ئەو بەرەی کە دیفاع لە ڕۆژنامەنووسەکەی واتە تۆ لە ڕووی سیاسیەوە لایەنگریت لەم سراعەکە لە کۆمەلگای کوردیا هەیە کە بەڵام کاک پێشواز پرسیارێک ئەگەر بە کورتی وەڵام بدەیتەوە پرسیارەکەم ئەوەیە کە هەموو کەناڵێک سیاسەتی خۆی هەیە بۆ هەڵبژاردننی هەواڵ بۆ هەڵبژاردننی خەبەر و بۆ ئەو بابەتانەی کە زوومی ئەخاتە سەر ئەمە مافێکی ڕەوای هەموو میدیایەکی نووسرا و بیسترا و بێنراو نییە کە بە پێی پرەنسیپەکانی سیاسەتی خۆی زوم بخاتە سەر ڕووداوێکی دیاریکراو یا شێوازی ڕاپۆرت بەڵام زایی یەکێ لە ئیشکالەکانی تێکەڵکردنی ئەم هەموو مەفاهیمانە من ئاگداریم لەبەری لە سەرەتاکانی دروستبوون و هاتنی ڕاهێنەری بیانیە و بۆ کوردستان و فێربوونی هەنێک لەو چەمکانی کە لە ڕۆژنامەگەری غەربیە بە تایبەتی لە ئەمریکا و بریتانیا باوە و هێنانیان بە کوردستان بەشێک لەو ئیشکالە لە ڕووی لە کاتی تەرجەمەکردنە لە کاتی وتنەوەی ئەو وانانە لە ڕێی ئەو بیانیانەوە بۆ کوردەکان کۆمەڵێک ئیشکال دروست بووە ڕاستە هەموو شوێنێکی بڵاوکردنەوە ئیتر هەرچیە جۆرەکەی بێت سیاسەتی تحریری خۆی هەیە سیاسەتی داڕشتنی خۆی هەیە بە ئاراستەیەکە کار دەکات ئەمە ئیشکالێک نییە بەڵام ئەمە مانایەوە نییە کە ئەبێت ئەم سیاسەتە تحریریە کار بکاتە سەر میزداقیەتی هەواڵ میزداقیەتی هەواڵ لێەوە سەرچاوەگرێت کە تۆ ڕووداوێک ڕوویداوە دوو کەس لە هەولێر شەڕیان کردووە ئەم شەڕە کوژرانی لێکەوتوتەوە برینداری لێکەوتوتەوە هەرچەجێ سەبەبەکەی بێ هەرچ کەسێک هۆکاری دروستکردنەکەی و هۆکاری معاقبەکردنەکەی بێت من ئەمەوێت ئەم هەواڵەمە خۆی بۆ بجێڕیتەوە ئەمە بەڵێ زۆر سپاس کاک ڕەحمان ئەمەوێت بپرسم کاک ڕەبتان نەماوە پێمانەوە بەشێک لەو ئیشانەی کە ڕۆژنامەگەری لە کوردستان ئەیکا لە ناویشاندا ڕۆژنامەگەری ئەهلی مەبەستمانە ئەوەیە کە زیاتر لە ئیشی چالاکوان ئەچێت لە گروپی فشار و گروپەکانی دیکەی کۆمەلگای مەدەنی کە هەڵوێستی ڕاشکاوانی خوانیان ئەعلان کردووە لە کاتێکە ئیشی ڕۆژنامەگەری ئیشێکی پێشەیی بێلایەنە بەبێ ئەوەی ئامانجێکی دیاریکراوی هەبێت جگە لە گەیاندنی ڕاستی و هەواڵ بۆ نمونە ڕێکخراوی چاک ئامانجی ئەوەیە کە فشار بخات بۆ کۆمەڵە ئامانجی تایبەت باز حەقسەکانی پێشواز و پرسیارەکەی بەڕێزیشت من ئەوێ لەسەر مەبدایەک یعنی مناقەشەکەمان بەو شکڵە بێەوە بینەرانی نارتیش بەم منهەجیەتە گوێ بگرن کە قسەکانی پێشواز ڕاستە احتیمالی هەڵەیە و قسەکانی من هەڵەیە احتیمالی ڕاستی تایە با بم منهەجە قسە بکەین ئێطلاق نییە ئەوەی کە کاک پێشوازێک مۆزوعی چالاکوان و مۆزوعی ڕۆژنامەنووس مۆزوعێکە جدلی لەسرە مۆزوعی ئەوەی کە ئایا ڕۆژنامەنووس بۆی نیە بچێتە هیچ خۆپشاندانێ پێم وانی ئەمە ڕاست بێ ئەگەر ئەمە ڕاست بواە لە کاتی حربی عێراقا ڕۆژنامەنووسانی بەریتانی و ڕۆژنامەنووسانی ئەمریکیش ناچوونە پاڵ ئەو بزوتنەوەی کە ناوی بزوتنەوەی دژی شەڕە کە خۆپشاندانیانە کرد دژ بە شەڕ لەسەر عێراق ئەمە مووقفی زۆرێک یاخود بەشێک لە ڕۆژنامەنووسانی ئەمریکی و بەریتانی و تەنانەت فەڕەنسیش کە کاک پێشواز بزانێ بە دوایە بگەڕێم هەواڵانە هەیە ئەم مۆزوعی خۆپشاندان و مۆزوعی چالاکوانی مەدەنی و مۆزوعی ڕۆژنامەنووس ئەوەیە کە هەموو ئینسانێک حەقی خۆیەتی لە ڕێکخراوێکی مەدەنی لە ڕێکخراوێکی سیاسی وەکو فکر هەڵگری ئایدایەکی خۆی بێ هەڵگری فکرێکی خۆی بێ هەڵگرێکی ڕوتێکی سیاسی خۆی بێ بەڵام ئایا ئەم شتە لە راپۆرتەکەی ڕەحمان غەریبە ڕەنگەیاتەوە لە هەواڵەکەی ڕەحمان غەریبە یاخود کاک پێشوازە ڕەنگەیاتەوە ئەگەر هاتوو لە خۆپشاندانێکە ڕەنگیە بەشداری کرد پێم وایە ڕۆژنامەنووس محاسەبە ئاکرێت لەسەر
هەواڵەکەی ڕۆژنامەنووس محاسبە کرێ لەسەر نووسینەکەی ڕۆژنامەنووس محاسبە کرێ لەسەر ئەوەی کە پیشەی یان پیشەی نییە تەماشای راپۆرتەکەی کرێ نەک تەماشای هەڵێستەکەی سەبارەت بە ئەوەی لە هەرێمی کوردستانە ئەگوزارێ بێگومان زۆرێک لە ڕۆژنامە نووسان مووقفی معارزن بە دەسەڵات لە هەرێمی کوردستانە مووقفی سیاساتی حکوومەتی هەرێمی کوردستان و پێیان وایە ئەم دەسەڵاتە هەڵەی زۆرەوە لە هەندێک جارە چنە چالاکی لە دژیان لە کاتی چالاکیەکانە ئێمە ڕۆژنامە نووس نین لە کاتی چالاکیەکانە ئێمە هاوڵاتی بووین کە ئێمە ڕۆشتوینێتە ناخۆپیشاندانێکە ئێمە چۆن دەتوانین جیاوازی بکەین یەک کەسایەتی یەک تاکە کەس لە یەک کاتە بەشدارە لە ناو پرۆسێکی خۆپیشاندان و هەڵوێستی سیاسی و تاکێشاندا لە هەمان کاتە ئەم پیاوە ڕۆژنامە نووس و ئامادەکاری راپۆرتیشە چۆن دڵنیابین کە جیاکاری ناکات لە هەڵبژاردننی خەبەر و لەگەاندنی زانیاریەکان و بەجار هەمان ئەو زانیارانەمان پێناڵێتەوە کە لە قانزاچی هوتافکێشان و بەشداریکردنێتی لە خۆپیشاندانەکەیە لە هەرێمی کوردستانە ئەمە نەبوو بە دیاردا هەموو هەرچی ڕۆژنامە نووسێ لە هەرێمی کوردستان قیاداتی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیەکەن تا خەتەریان لەسەر کۆمەلگەی مەدەنی دروست کردی بێ و نایڵم کۆمەلگەی مەدەنی گەشە بکە ئەوەی کە نایڵێ کۆمەلگەی مەدەنی گەشە بکە سەبەبی ترە سەبەبی ڕۆژنامە نووس و حرەکەی ڕۆژنامە نووس نییە لەناو ئەو مۆزوعەیە لەناو حرەکەی ئەترازی و لەناو چالاکیەکانی کۆمەلگەی مەدەنی بەعکسەوە سەبەبی تر هەیە ئەمما ئێمە وەکو ڕۆژنامە نووسان ئێمە یەک چالاکیمان کردووە کاک پێشواز ئەمە دیفاع لەو چارەکی خۆشمانەکەی کە کردومانە دیفاعی لێکین بەو تیجاهەی کە ئێمە ئینسانین و بودجە لە هەرێمی کوردستان وەکو چۆن بەر هاوڵاتیەکە کەوێ و سوود و قانجازی بۆ هاوڵاتیەکە منیش وەکو هاوڵاتیە سوود و قانجازی بۆ ئەمە پێم وایە ئەبێ لەو چالاکیە بەشدارم کە لەو چالاکیە بەشدار بم من نەچوم لە ڕاستە و خۆیان بم لە کەناڵێکی ڕاگەیاندن لە رادیۆ بێ یاخود لە تەلەڤیزیۆن راپۆرت بم بە دەستێک دروشمە مەدەسەوەیە بە دەستێکیش راپۆرت دروستکەم لەسەر ئەو چالاکی کە من بەشداریم تیا کردو چونکە لەو کاتە تۆزێک مەوزوعی مزداقیت مەشکوکی تێکەوێ ئەمە ئێمە کە لەوێ بوون برادەرەکانمان تەختی کردووە برادەرەکانمان تەختی هەواڵەکانیان کردووە بەڵام هەمان ئەم مۆزوعە بەڕاستی وەڵامی ئەو پرسیارە نایەتەوە کە ڕادەی بێلایانی لە داڕشتنی خەبەرە تا چەندێکە لە کاتێکا تۆ بەشداری خۆپیشاندانەکانەکە یان هاوڵاتیکی دیکە ڕۆژنامە نووسێکی دیکە باڵێن سەر بە دەسڵات یا سەر بە هێزێکی سیاسی دیاریکرا و بەشداری خۆپیشاندان ناکەن نەقدیەکە ئەمیش بە هەمان ئەندازە کۆمەڵێک هەواڵ اختیارەکە کە تعبیر لە مواقفی سیاسی و بیکردنەوەی تایبەتی خۆیەکە تۆش پێت وایە هەمان مافەتێ یعنی بێلایانی هەواڵ ئەکەوێتە کوێ ئەم مۆزوعەوە بێلایانی هەواڵ وەکو ئاماژەم پێکرد مۆزوعی بۆ نمونە مۆزوعی ڕۆژنامەی هاوڵاتی بێنین مۆزوعی ڕۆژنامەی هاوڵاتی یەکێتی اتهامێکە بۆ نمونە کە شتی خراپ لەسەر منتیقی یەکێتی وترێ لە ساڵحی پارتی اتهامێکە کە شتی ناشرین لەسەر منتیقی پارتی وترێ باسەکە بۆ لە ساڵحی یەکێتی گۆڕانی اتهامێکە کە بە شکڵێکی تر ئیسلامەکان بەڵێن ئەلمانەکان ئەڵێن بوون بە ئیسلامی ئایا ڕۆژنامەی هاوڵاتی گۆڕانە یەکێتیە پارتیان ئیسلامیان مزداقیەتی هەیە لە نەشرکردنی هەواڵە یعنی توانیوێتی بە یەک مەسافە بوەسێ لەلایەن هەموو لایەنەکانە بۆیە ڕۆژنامەی هاوڵاتیمە بۆ نمونە ڕۆژنامەی هاوڵاتی ئەم هەموو ئیتیهاماتە ئەکرێ و هەموو ئیتیهاماتی تەوجیه هەکرێ مۆزوعی بێلایەنی هەواڵ بابێ مۆسەری مۆزوعی بێلایەنی هەواڵ کۆمەڵی پرەنسیبە کاک پێشوازی زانێ و جەنابی شتەی زانی کابێ ڕۆژنامە نووس هینی بکە پەیڕەوی بکە لە کاتی ئەعدادکردنی هەواڵ و ئەعدادکردنی راپۆرتا پێم وانییە هەموو ڕۆژنامەی ئەهلی و هەموو ڕۆژنامە لە هەرێمی کوردستانەکە هەیە هین بێ ئەو ڕاست و چەپی بترێتە سەرکە میهێنی نییە و تەرەفگیری هەیە مۆزوعی تەرەفگیریش مۆزوعێکی نسبیە بۆ نمونە کاک پێشواز هەوڵاتی کە کاک پێشواز شادەکەی لێهێناوە جۆن مەکین کە خۆی تەرشیا کرد بۆ ڕێیاسە منافسەکەی ئۆباما ڕەخنەی لە جەریدەی نیویۆرک تایمز کرد کە جەریدەکە بێلایەن نییە و لایەنگری ئۆباماکە ئایا نیویۆرک تایمز میهەنی نییە بە قسەیەکی جۆن مەکین پێم وایە ئەم شتانە ڕوو ئەدەن و ئەم ڕەخنانە تەوجیهی سەحافا کرێت چونکە سەحافا دەسەڵاتی ئیزعاج کردووە لە هەرێمی کوردستان بۆ نمونە و توانیوێتی وەکو لە سەرەتا ئاماژەم پێ کرد کە هەندێک تەسیری هەبێ لەسەر قەراری سیاسی لە هەرێمی کوردستانە تەسیری هەبێ لەسەر وعی خەڵکیش کە ئەمانە هەر هەمووی پێغومان
بۆ ڕەنگە زۆر خەڵکێکی سپاس سەعاتکە. کاک ڕەحمان ناو بڕێکمان هەیە و دوای ئەو پرۆگرامەکەمان بەرداوام دەبێت بینرانی بەڕێز خۆشەویستانم پرۆگرامەکەمان بەرداوامە بەڵام دوای ئەم ناوبڕا بینەری پرۆگرامەکەمان بن. خۆشەویستانم جارێکتر سڵاوتان لەبێت و بە خۆشحاڵەوە بەردەوامی لە پێشکردنی پرۆگرامەکەمان دێن لای کاک پێشواز لە قسەکانە کاک ڕەحمان ئاماژەی بەوە کرد کە ڕۆژنامەنووسان لە دنیاشە هەڵوێستیان هەیە لەسەر مەسەلە سیاسیەکان بۆ نمونە جەنگی عێراقی چک بوو لەو جەنگانەی کە بەشێکی بەرچاو لە ڕۆژنامەنووسانی بەریتانیا و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هاتنە سەر شەقام و دژی ئەم جەنگە هەڵوێستیان وەگرت لە کاتێکە ڕادەی پیشەیی بوون و پرۆفشناڵێت لە دەستگای ئەوەیە لە ڕۆژنامەنووسی ئەوێ ئاستێکی بەرزایە. تۆ ئەمە چۆن هەڵەسەنجێنی ئایا ئەمە بە ڕۆژنامەنووس نادا بە پێی پێویستی واقعەکەی و بە پێی هەلومەرجی واقعەکەی خۆی هەڵوێستی سیاسی وەربگرێت؟ کاک پێشواز دەنجێمە دەبیستی جەنابە دیارە بەداخەوە کێشەیەکی تەکنیکی هەیە. کاک ڕەحمان ئەمە لێت بپرسم یەکێک لەو ڕخنانەی کە ئاراستەی میدیای ئەهلیەکرد لە کوردستانە مەسائلی فرۆشە لەبەرەوەی میدیای ئەهلی لە کوردستان میدیایەکە داهاتێکی سەربەخۆی هەیە داهاتەکەی لە ڕێگەی فرۆشی ڕۆژنامەکانەوە بەدەستێنێ ئەمەش واکە بۆ جەختکردنەوە لە فرۆشی ڕۆژنامە لە زۆر جار بایەخێکی زۆر بە ناونیشان و بە تایتڵی بابەتەکان بدەن لەسەر حسابی دیقەت لەسەر حسابی ڕاستی و وردەکاری لە ناوڕێکی هەواڵەکەی. ئێمە ناتوانین ینی هەرچی لە سەحافەیە هەلی بڵاوکرێتەوە چی مانشێت وەرچی هەواڵە لە سەحافەیە هەلی بڵاوکرێتەوە ئێمە تەسکیکەین کە ئەمە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی پیشەیە و لە ڕووی ئەخلاقیاتی کاری ڕۆژنامەنووسیەوە ئەمە ئەو پەڕێتی تر ناتوانێت شتێکی لە دوای ئەوە نییە ینی بەستمەوەی بڵێم کە ئێمە لە ناو ڕۆژنامەگەریە بێگومان ڕەنگە هەڵی پیشەیی هەبێ ڕەنگە بەکارهێنانی هەندێ مانشێت هەبێت لە کات لە شوێنی خۆیان هەبێ بەڵام وەکو لە سەرەتا ئاماژەم پێکرد ئێمە کۆمەڵێک گرفت و کەم و کورتی هەیە لە ناو سەحافی هەرێمی کوردستانە کە پەیوەندی بە مۆزوعی زانیاریەوە هەیە و کەمی زانیاریەوە هەیە لە هەرێمی کوردستان و مامەڵی خراپی بەرپرسانە و عقلێتی بەرپرسانە لەگەڵ ڕۆژنامەنووسان هەتاکو ئێستا عقلێتی بەرپرسان زۆرێ لە عقلێتی بەرپرسان نەگۆڕا بەرامبەر سەحافە بەرامبەر ئازادی ڕۆژنامەگەری ئەگەر بۆیان بکرێت ئازادی یاسایکای ڕۆژنامەنووسیە بنەوە ناو پەرلەمان و بە شێوەیەک لە شێوەکان زۆر سپاس کاک پێشواز کاک ڕەحمان لە قسەکانی ئاماژەی بەوە کرد کە ڕۆژنامەنووسان بەپێی هەلومەرجی سیاسی خۆیان هەڵوێستی سیاسی وەرەگرن و مافێکی ڕواایە بۆ نمونە لە جەنگی عێراق ڕۆژنامەنووسانی بەریتانیا و ئەمریکا دژی ئەم جەنگا وەستانەوە لە کوردستانیشە هەلومەرجی سیاسی کوردستان هەلومەرجی کۆمەڵایەتی و پێشکەوتو مەسلەی دموکراسی لە کوردستانە پێویستی بەوەیە کە ڕۆژنامەنووس بێتە سەرجادا خۆپیشاندان کە حتا هێزی فشار بێ وەکو چالاکوان هەڵسوکۆت بکات لە هەندێ قۆناغی دیاری کراوە تێگەشتنی بەڕێزت لەم بارەیەوە چییە؟ کاکومێت من جۆم لە زۆری قسەکانی پێشترتان نەبوو بەڵام لەسەر ئەم پرسیاری ئێستا تۆ قساکەم من لە ئەمریکا ئاژیم ئەوە چەند ساڵێکی زۆرە و لێرە لێچێک لە باشترین زانکۆکان ئێرە خوێنومە من تا ئێستا ئەو شتەی کە ڕەحمان باسێکا لێرە نەمبینیوە تا ئێستا نەمبینیوە ڕۆژنامەنووس بێتە سەرجادە و مزاهرە بکە ئەگەر کاتێککە من لە زانکۆ بووم لە ساڵی 2004 هەڵبژاردننی سەرۆکایەتی بوو ئەسڵەن ئەوانەی کە کاری ڕۆژنامەگەریانێک لە زانکۆکەیمە بوون ئەسڵەن بۆیان نەبوو ئەو مەدالیاش بکەنە سنگیانەوە کە سەر بە هەر کامێک لە کاندیدەکان بێت ئەم قسانە بەڕاستی هیچ حافن بەرامبەر بە سەحافەی غەربی موقفی سیاسی هەبوونی موقفی سیاسی قسە لەسەر ئەوە نییە کە نابێت ڕۆژنامەنووس موقفی سیاسی هەبێ ئەمە غەڵەتە قسەکە لەسەرەوەی کە نابێت ڕۆژنامەنووس ئەم موقفە سیاسیە بێنێتە ناو کاری ڕۆژنامەگەریەوە من ئیشکالەکەم لەگەڵ ئەو برادرانە لەوێەوە دەست پێکات کە کاتێکیتە سەر ساحەیەک تۆ کاری ئەوە لەسەر ئەشتۆیە لە شانەکە هەواڵ وەکو خۆی بجۆزیتەوە اینجا ئێستا کۆمەڵێک مبەڕێرات هەیە لەوەی کە دەسەڵات قەمعیە گومانم لەوایانە من ئیشکالم لەگەڵوانی ڕاستەکەی دەسەڵاتی کوردی دەسەڵاتیشی قەمعیە و شەڕانجێزیشە لە زۆر کاتە دەست بە زانیاری ناگات ئەمە قسەیەکی ڕاستە
بەرپرسەکان تەفاهمیان نێو لە ڕۆژنامەگەری تێناگەن بەڵام ئەمانە هەمی مبەڕیراتن بۆ تەمەڵبوون و خراپکارکردنی بەشێک لەو برادرانی کە لە بەرەکەی ئەم بەرەوە سنگەریان لەو دەسەڵاتە گرتووە کە کاری لەگەڵکەن ئەو ئیشکالێکە ئێمە هەمانە ئیشکالێکە کە لە ڕاستیە لە ڕووی معریفیەوە بە کەمزانینی دەسەڵات هەڵەیەکی گەورەیە ئەم مامەڵەکردنی بە گژاچوونەی یەکتری لەسەر ئاساسیەوەی کە دەسەڵات گەمبژەیە تێناگات شت نازانێ ئەمە هەڵەیە ئەمە تێگەیشتێکی هەڵەیە دەسەڵاتێکت هەیە کە زۆر لە پێشتەوە متەمەڕیسە زۆر لە پێشتەوە فێڵەکانی گەمەکەی خۆی شارەزایە تۆ ناکرێت لەزمەی بێ بەدەستەوە تۆ ناکرێت لە کارەکانی خۆتا کورت بڕی بکەیت بۆ ئەوەی لەزمە بێ بەدەستەوە کۆمەڵێک لەزمەشێک کە ڕەحمان خۆی بە شخصی من لەگەڵ ئێم قسانم باس کردووە و پێم وتووە کە کۆمەڵێک لەزمایەن بەدەستەوە لە لەحزەیەکە بەیاننامە لەسەر مەسەلەیەک دەرەکەن کە حیسیاتی ئەو مۆزوعە وردەکاریەکانی ئەو مۆزوعە ئەمانە خاتە ناو کێشەیەکی گەورەترەوە بەڵام ئەمان هەرماکەن لەبەرەوەی بۆ بە شەڕی بێنەوە بەردە بۆ بەقینە بەراتی ئەمە ئیشکالێکە ئەرچی ڕاستکردنەوەی ئەرچی پاراستنی و دووبارە نەبوونەوەی ئەکەوێتە ئەستۆی ڕۆژنامە نووسان پێشواز ئەمێ پرسیارێکە لە پێشواز ئەوەی کە وەکو پاساوێک بۆ ئەم جۆرە لە ئیشکردن لە ناو ڕۆژنامەنووسی ئاهەلیە لە کوردستان ئەهێنرێتەوە و مبەڕیر یا ئەرگۆمنتی ئەم مەسەلەیە ئەوەیە کە لە کوردستان دۆخی دیموکراسی دۆخی ئازادی عەدالەت پێویستی بەوەیە ڕۆژنامەنووس چالاکی سیاسی بنیێنێت لە هەمان کاتە واتە لە هەندێک دۆخە پێویستە سەنگەر لە دەسەڵات بگرێت بێتە سەر جاتە خۆ پیشاندان کە لەگەڵ خاڵکە ئەمە بە ئیلتیزامێکی سیاسی و ئەخلاقی ئەزانن وەکو هاوڵاتی کە پێویستە ئەوە بکەن ئایا ئەمە با بۆچوونی تۆ پاساوێکی بەهێزە بۆ ئەوەی ڕۆژنامەنووس هەڵوێستی سیاسیە بێ بەیاننامە دەرکا پێشەواتی خۆپیشاندان کە وتە بکێشێ یان ئەمە پێشەوانەیەکی گەورەی لەگەڵ مەسەلەی پیشەی بوون و بێلایانی بوونە هەیە من نامێ لێرە وەکو مەرجعێتێکی فەلسەفی یاخود مەرجعێتێکی دینی قسەرە سەرۆکم تەحریم یا حەڵاڵی ئەم مەسەلەیە بکەم ئەوە مەسەلەیەکە کەوێتەوە سەر ئەستۆی و برادرانە خوێنەوەی کە من نەتوانم لەسەرەوە مەسەلەیە بیڵێم تەنها یەک شتە لەگەڵ تێگەشتنی تاواتیم بۆ هەموو ئەو سراعانی کە لە کوردستان هەیە و ململانێت تونگەی کە هەیە بۆ سەپاندنی دیموکراسیەت کە هێشتا لە سەرەتاکانیەتی کارکتەری ڕۆژنامەنووس وەکو هەموو کارکتەرێکی تری کۆمەلگا بەشێکە لە پێکهاتەوە لە نسخی سیاسی و مجتەمەعە بەڵام ئەوەی کە ئەرچی ڕۆژنامەنووسە لەم مەیدانەیە دووبارەیەکەمەوە ئەرچی ڕۆژنامەنووسە کە وەکو بێلایەن ئەم شتانە بجوێزێتەوە بینە بەرچاوی خۆت دادوەرێکت هەیە تۆ ئەرچێک بە دادوەرە سپێریت کە ئەرچی هەڵسەنگاندن و بڕیاردانە لەسەر مەسەلەیەکی یاسایی لە دادگایەکە بەبێ ئەوەی لایەنگری نە لایەنی تۆمەت ئاراستەکەر نە لایەنی تۆمەت ئاراستەکراو بێت ئەمە هەمان وەزیفەیە تەرجەمەی کە لەسەر ئاستی ڕۆژنامەنووس هەمان ئەرچی دادوەرێکی هەیە ئەرچی ڕۆژنامەنووسەوەیە لەو مەیدانەیە بەبێ لایەنانە ڕووماڵی هەواڵەکان بکات ڕووداوەکان وەکو خۆیان بجێڕێتەوە بەبێ ئەوەی ڕێگە بدات هیچ کام لە بیر و ڕاک سیاسیەکانی خۆی دزە بکەنە ناو شێوازی نووسین و جێڕانەوە و مانشێتکردن و تەنانەت باسکردنی هەواڵیشەوە نمونەیەکی زۆر سادەت بۆ دێنمەوە لە هەفتەی ڕابردووە کرا بە هەرا کە وتەبێژی وەزارەتی دەروی ئەمریکا قسەی لەسەر هۆشداری داوە بە کۆمپانیای ئەمریکیەکان کە مامەڵە لەگەڵ حکومەتی کوردستانە نەکەن لە پەیمانە لە گرێبەستە نەوتیەکانە پێت وایە تاوکەم و ئامادەم ئەو تێزانی کە بەڕێزت بۆ ئیشی پیشەی ڕۆژنامەنووسی خێتە ڕوو تا چەندێک لە ناو میدەی خۆر ئاوایە ڕەنجی داوەتەوە ئێمە بینیمان لە شەڕەکانی عێراق و کۆمەڵێک بەرێکەوتنی تری دنیای خۆر ئاوا و ئێمەیە میدەی خۆر ئاوا بە شێوەیەک لە شێوەکان بوو بە بەشێک لە سیاست و بەرژەوەندەکانی خۆر ئاوا ڕای بەڕێزت چییە؟ من نازانم ئەو قسەی تا چەندێک ڕاستە بەڵام ئەوشت پێ دەڵێم کە لە خۆر ئاواش ئەوە نییە بەهشت بێت بۆ ڕۆژنامەگەری لێرەش کەناڵی تەلەڤیزیۆنێتەیە کە بە ئاشکرا لایەنگری بیرێکی سیاسی و حزبێکی سیاسیە کەناڵی فۆکس نیوز یەکێکە لەو کەناڵی کە زۆر بە ئاشکرا لایەنگری جۆرێک لە تەفسیرەکە کە ئەمە بە ئاشکرا دەرکەوتۆ لەسەر ئاستی ڕۆژنامەگەری لە وڵاتە بێگومان لێرە جێستە کۆمەڵێکی ئیشکال هەیە بەڵام هیچ کام لە ڕۆژنامەنووسانی ڕۆژنامەیەکم نەدیوە بێنە سەر جادە و مزاهرە بکەن لە دژی دەسەڵاتی
لە دژی دەسەڵات یا لە دژی شەڕ یا لە دژی هەر کارێکی سیاسی کە لە وڵاتاکرێت ڕۆژنامەنووسێک لێشێ لە کەناڵە تەلەڤیزیۆنی بەناوبانگەکانی ئەم وڵاتە دوسێ ساڵ لەمەوە بەشداری پارەی دا بە یەکێک لە هەڵمەتی هەڵبژاردنەکانی چەند ئەندامێکی سیناتۆر کە سەر بە حیزبێکی دیاریکراون لەسەر ئەوەی کە پارەی داوە بە هەڵمەتی هەڵبژاردن تەجمید کرا تەنانەت تەجمیدکردنەکەی بۆ ینی بێکۆتا بوو دوای بینەران تەداخولیان کرد گەڕانیان تەلەڤیزیۆنەکە لێرە سنوورەکان ئاشکرا دیاری کراون ڕاستە ڕۆژنامەگەری لێرەش جۆرێک لە گۆڕانی بەسەرهاتوو بەڵامانە مبەڕێنین بەڕاستی بۆ ئیشکردنی لە کوردستانەوەی کە لە کوردستانە وازەحاوەیە کە ئێمە ئەمانەوێت ڕۆژنامەگەریەک زۆر سپاس کاک بتوانێت مەهامی خۆی وەکو خۆی بگەێنێت نەک وەکۆی کە تا ئێستا کراوە. کاک پێشوا زۆر سپاس کاک ڕەحمان ئەمە بچمەوە سەر ئەو مەسەلانی کە کاک پێشواز باسی ئەو داخۆشی لەوە کات کە بەردەوام جیاوازیەکی گەورە لە بینی ئەم پێشەی بوون و هەڵوێستە سیاسیانەیە هەیە ئەم هەڵوێستە سیاسیانە بە شێوەیەک لە شێوەکان تۆ ناتوانانی مخنیعمان بکەی بەوەی کە بێلانی خۆت ئەپارێزی لە کاتێکەوە لەناو خۆپشان لە پێشەوەی خۆپشاندانەکان هایێتەوە و تافێکێشی بەڵام هەواڵیشدا ڕێژی لە سایتەکەتا هەواڵیشدا ڕێژی لە ڕۆژنامەکەتا ئەم بێلایانی بوونە چۆنە پارێزی ئەم بێلایانی بوونەوەکو ئاژەم پێکرد ئەوەن مۆزوعی خۆپشاندانەکان و ڕۆژنامەنووسان کە قیادی خۆپشاندانەکان بن لە هەرێمی کوردستان نەبوو بە دیاردا کاک پێشواز وا تێنەگە هەرچی و خۆپشاندانانی لە هەرێمی کوردستان و لە گەڕەکەەکانی شاری سلێمانی و لە گەڕەکەەکانی هەولێر و دهۆکە کرێەوە هەمووی ڕۆژنامەنووسە و لە پێشی وەستا و دروشم هەڵەیە خەڵکێکی زۆر هەیە لە هەرێمی کوردستانە لەسەر وەزعی خۆی ناڕازی و خۆپشاندانەکە ئێمە کە خۆپشاندانمان کردووە چەند کۆپشاندانێکمان کردووە ڕۆژنامەنووسان خۆپشاندانیان کردووە بۆ هەندێک مافی پیشەی خۆیان ئێمە سنتەری میترۆ ڕێکمان خستووە ژینە خۆپشان نەعەدالەتی سیاسی ئێستا ئێمە سەرەوەیش لە سەبارەت بە ئازادی و فراوانکردنی ئازادی و سەبارەت بە لێدان و تیرۆرکردنی ڕۆژنامەنووس و شکانی کامێرا و کەرەستی ڕۆژنامەنووی ئێمە ڕۆشتینە خۆپشاندانمان کردو چینێتە بەردەم پەرلەمان بێگومان کاک پێشواز ناتوانێت ئەو مافە لێمە بسەنێتەوە ئێمە بۆ مافی پیشەی خۆمان ڕۆشتین جانبێکی تری هەیە کە پەیوەندی بەوە هەیە من وەکو ئینسانێ پێم وایە کە سبینێ لە شاری سلێمانی خۆپشاندانەکرێت لە گەڕەکەکەم خۆپشاندانەکرێت لەسەر مۆزوعی کەمی ئاو ئەچم لەگەڵ هاوڵاتیانی گەڕەکەکەم لە خۆپشاندانەکە ئەڕۆم بەڵام من ئەم خۆپشاندانە ناکەم بە هەواڵ لەبەرەوەی من تەرەفگیرم لە مۆزوعەکە من حازم و ئەساسی مۆزوعی سەحاف ڕۆژنامەگەریەوەیە کە تۆ نابێ من حازبی بەلای لایەنێ لە لایەنەکان و مۆزوعی فعالیەیەک وەکو فعالی زۆر سپاس کاک پێشواز تۆ لەسەر ئەو قسانەی کاک ڕەحمان ڕائچیە بەشداریکردنی و هاوڵاتیەکی دوو ملاحەزەم هەیە لەسەر ڕەحمان جامنەوە تێ نەگەیشتوم کە هەموو ڕێپێوانەکانی کە لە کوردستانە کرێت ئێوەی ڕۆژنامەنووسانیکەن بێگومان ئەزانم کە دەریایەک لە ناڕەزایی هەیە لە لای خەڵک قسەمان لەسەرەوە نیە لە ڕاستی بە حقایقەکانی شەشوی نەکەین من ئەزانم کە بەشێک لەوانی کە کراوە ئێوە کردوتانە بەشێشتری خەڵک کردوێتی و عفەویەوە قسەم لەسەرەوە نییە دوایەوە کە تۆڵی لەسەر مافی نەبوونی زانیاری و لەسەر مافی شکانی ئامێر و لەسەر مافی تەحدیدکردنی حڕیاتمان ئێمە وەکو فئەیەک ڕێپێوانمان کردو بۆ دیفاعکردن لە مافەکانی خۆمان بە تەحدیدی ئەمەش ئیشکالێکم لەگەڵ ئەمەشان نیە ئەوەی کە من ئیشکالم لەگەڵ هەیە کە تۆ کامپین دروستەکەیت کە تۆ ڕێپێوانەکەیت کە تۆ خەڵک کۆکەیتەوە لەسەر مەسەلەی بودجە مەسەلەی بودجە کە لەوانەیە گرنگترین و گەورەترین مەسەلیان بێ کە ئێوەی ڕۆژنامەنووسان ڕابەرایەتی ئەم مەسەلەیەتان کرد لە سلێمانی ئەمە ئیشکالەکەم لێرەوە هەیە مەسەلەی بودجە مەسەلەیەک نیە علاقی بە سەحەفیەوە هەبێت بە مباشر ڕاستە وەکو هاوڵاتی علاقی هەیە بەڵام وەکو سەحەفی ئەمە ئیشی تۆ نیە ئەمە بکەیت دوای کە قساکی لەسەرەوە تەفاسیلە بچووکانی کە تۆ لە گەڕەکەکە تا نازەم لە بەرنەبوونی ئاوە چیت و بەشدارێکی لەگەڵ هاوڵاتیانە و تقریر نای لەسەر مەسەرەکە ئیشکالم لەگەڵ ئەمانێت وەکو هاوڵاتیەک ئیشکالت نییە ئەگەر من وەکو ڕۆژنامەنووس لە گەڕەکەکەمان لە شارەکەما شتێک هەبێ من ڕۆمە ناو خۆپشاندانەکە بەڵام من هەواڵەکە نەقڵ ناکەم من هەڵ راپۆرتەکە نەقڵ ناکەم ئەمە جانبێکی تر ئەو مۆزوعەکە پەیوەندیان هەیە کاک پێشواز ئەو مۆزوعانەی کە پەیوەندیان هەیە بە ئاشتیەوە لە جیهان ئەو پەیوەندیە ئەو مۆزوعانەی کە پەیوەندیان هەیە بە ئازادی و بۆ نمونە لە هەرێمی کوردستان ئازادی خۆپشاندان ئەگەر ڕۆژنامەنووسێ بچێتە ناو خۆپشاندانێکەوە داوای ئەوە بکە کە ئازادی خۆپشاندان لە هەرێمی کوردستان
بە شکلە لە شکلەکان فراوان بکرێ ئەمە بکرێ پەیوەندی بە ئازادیەوەیە سەبارەت بە مۆزوعەکانی کەمپین بۆ ئازادی ڕادەربڕین ئایا سەحافی ئەمریکیان سەحافی بریتانی ناچێتە ناو کەمپینێکەوە کە پەیوەندی بە مۆزوعی ئازادیەوە هەبێ خۆمیش کەمپینە خۆمیش چالاکیەکی ناڕزایەتی دەربڕینە بەرامبەر دیاردەیە بەرامبەر حاڵەتێ لە حاڵەتەکان لەبەرەوە پێم و ئەم شتانەی کە جەنابەت باسیەکەی وەکو خۆشەوەتێت وەکو عەزی قسەمەکە وەکو کەسێک کە ملاحەزەیەکت هەیە لەسەر قەزەیەکی معەن ئەم مۆزوعە وەکو لە سەرەتا ئاماژەم پێکرد مۆزوعێکی جەدەلێکی زۆری لەسەرە مۆزوعی ڕۆژنامەنووس و بەشداری و ڕۆژنامەنووس لە چالاکی خۆپیشاندان و ئەم شتانە بەڵام ئەم شتە مطلق نییە لەبەرەوەی ئەو برادرانەی ئێمە کە تەدریبیان بە ئێمە کردووە پرسیارمان لێ کردووە و توێتی کاکە ئێمە ڕۆژنەوەتە خۆپیشاندانە و ڕۆژنامەنووسی ئەمریکی بەتەنیشتمەوە بووە ڕۆژنامەنووسێکی بریتانیا بەتەنیشتمەوە دژی حارب لە عێراقا ئەمە سیاست نییە ئەمە سیاستە کاک ڕەحمانەزای چی هەستەکەم جۆرێک لە تێکەڵکردنی مەسەلەکان هەیە من وەکو واعظ قسە ناکەم من تەنها لەو وچە نەزەری کە خۆم بڕام پێێتی و لەو کاری کە تا ئێستا کردومە و لەگەڵ خۆشت ئیشم کردو خۆت باشە زانیت ئەوەی کە من لێوەی قساکەم لەسەر کۆمەڵێک مەبادیئە کە بە دەرەجەی یەکەم خەمخۆریە بۆ ئەو کاری کە ئێوەیکەن کە من بە تەسەوری من بە جۆرێک لە هەڕەشەیە بینم لەسەر دروستبوونی ڕۆژنامەگەری ڕاستەقینە لە کوردستانە کە تا ئێستا ئەتوانم بە پێ دوودڵی بڵێم بەو مطلقەتی کە ئەگەرەتەوێ مقارنێکی بە ئەمریکا و بە بەریتانیا لە لای تۆ نییە سەبەبەکەشی ئەوە نییە کە دەسەڵات قەمعیە بەتەنها سەبەبەکەی بەشێکی ئەوەیە کە ئێوە ناپرۆفێشنەڵانە کارەکەن تۆ قسەم لەسەرەوە نییە کە ڕۆژنامەنووسێکی ئەمریکی لە مزاهرێکا بەشداری کردو یا بەشداری نەکردو بەڵام هیچ ڕۆژنامەنووسێک لە نیویۆرک تایمز و واشنگتن پۆستەوە بە هەویەکەی ملیەوە ناچێتە ڕیزێکی خۆپیشاندانەوە بەس تۆ ئەماکەی و ئەو برادرانەشی کە بە تۆیان وتووە نازانمە برادرانە چێن بەڵام ئەگەر تەخمینی بکەم برادر هۆڵندیەکانن کە تەمرینتان بێکەن کە تۆ لە ئەخلاقیاتی سەحافە دەرەچی چونکە تیامی خەڵکەکەی ئەوەلەن نەمن نەبرادەرەکانم نەمن نەبرادەرەکانم هەوێمان هەڵنەواسیوە و بچینە ناو خۆپیشاندان هەوێی سەحافاڵ بژێ بکەینە باهینمان و بچینە خۆپیشاندان ئەوەی لە بەردەرکی سەرا ڕوویا دەستگیرکردنی من حەزەکەم جۆ بگری ئازیزم ئەوەی کە پەیوەندی بە دەستگیرکردنی منەوە هەیە من جلی ڕۆژنامە نووسیم لەبەرە پرێسی لەسەر نووسراوە هینی هاوڵاتی لە هەوی هاوڵاتیم پێ و دەستگیرەکرێم ئەمە پەیوەندی بەوە نییە ئەمە دەسەڵات ئەم ئیتیهامی بۆ من دروست کرد کە من ڕۆشتم قیادی خۆپیشاندانکەم لە حەفەی شوباتی دووەمایانی نەک من ڕۆشتبم تەختیەکەم لە کاتێکا کە من ڕۆشتم بۆ تەختیەکردن زۆرێک لە ڕۆژنامە نووسان بۆ تەختیاچن تۆ تەبریر ئێستا تەبریری دەسەڵاتەکەی بۆ لێدانی من تۆ تەبریری دەسەڵاتەکەی بۆ دەستگیرکردنی ڕۆژنامە نووسان لەبەر ئەوەی تۆ هەرچی ڕۆژنامە هەنووسکە بچێتە ناو چالاکیەکی خۆپیشاندانە و یعنی بەشداری کردووە بەم مانایە نابێ ڕۆژنامە نووس تەختی خۆپیشاندان کە کاک پێشواز قسەی تۆ ڕەحمان مەجاڵمە جوابت بەمەوە قسەی تۆ قسەیەکی سیاسیە بەڕاستی یەکەم منم قسەیم نەکردووە دووهەم من بە هیچ شێوەیەک تەبریرم بۆ دەسەڵات نهێناتۆ خۆت باشە زانیت لە ئیشکردنەکانمە هەتا ئێستا لە کوردستانیش و لە دەریشەوە بە هیچ شێوەیەک نەپەیوەندیم بە دەسەڵاتەوە هەبوو نەدیفاعیشم لە لەیەک لەحزە لە دەسەڵات کردووە من وەکو تۆ قوربانی دەسەڵاتم ڕەنگە وەکو تۆ شەقم نەخوارد بێ بەڵام چەندین جار ڕێگەم لێ گیراوە بانکراون بۆ ئاسایش منعکراوم لەوەی ئیش بکەم و ئیلا ئاخری خۆ دۆشتانە باشە زانیت پێویست ناکە ئێستا لەسەر شاشە بە نوعیش تر بیان خەیتە ڕوو من قسەم لەسەرەوە نەکردو تۆ کاتێک لە بەردەرجی سەرا من تەلەفۆنم بۆ کردی لەوەی کە پۆلیس دیار نابێت و گرتی بیان بڵێم وڵات تۆ پێشڕەوی مزاهرەت کردو نەخێر تەبریرشم بۆ نەهێناوەتەوە ئەشزانم کە تۆ لەو کاتەیە وەکو سەحەفیەک لە ساحەکەی بووی من قسەم لەسەر ئەوە نییە کەس دەسەڵات جیاوازی ناکە لە نێوان ڕۆژنامەگەر و کەسی مزاهرەتی ئەمە مشکلی دەسەڵاتە مە قسەم لەسەر دەسەڵات نییە ئەوەی کە پەیوەندی بە دەسەڵاتەوە هەیە مەسەلەیەکی جیاوازەوەی کە مە قسەی لەسەرەکەم ئەو حیرەفیەتەیە ئەو میهەنیەتەیە کە تۆ بێ ئیشی پێ بکەیت بەوەی کە ئەم لە زمێنیت بەدەست ئەم تێکەڵکردنە دروست نەکەیت من قسەم لەسەرەوە من ناڵێم تۆ ناتوانیت هیچ هەڵوێستێکی سیاسی دێ بەڵام کە تۆ خۆت خستە ناو ئەم مۆزوعە کە پێشڕەوی مزاهرەیەکت کرد لە لەحزەیە لە لەحزە کاک پێشواز ببوورە ئەمەوێت پرسیارێکت لێ بکەم بلایان گریت کاک پێشواز ئەمێ پرسیارێکت لێ بکەم بەڕێست بەس لە مەسەلەی پیشەیی بوون و بێلایەن بوونەکەی لەسەر مەسەلەی سیاسی لە خۆر ئاوایە و بەتایبەت لە ئەمریکایە بەڵام ئێمە ئەبینین لە جەنگی ئازادی عێراقا لە ساڵی 2023 کۆندۆلیزا ڕایس وەزیری دەرەوەی ئەو کاتی ئەمریکا کۆبوونەوەیکی بە سەرنووسەرانی واشنگتن پۆست و فۆکس نیوز و زمانێک لە میدیا بەناوبانگەکانی ئەمریکا کرد بەو مەرجە ئەتوانن بچن بۆ
عێراق و تەختەی شەڕی عێراق بکەن کە پێشەڵکاریەکانی ئەمریکا بڵاو نەکەنەوە بەڵام ئەو ڕۆژنامە نووسانەش بە مەرجەکانی کۆندۆلیزا ڕایس بڵاو قایل بوون ئایا ئەمە تا چەند پرۆفشنال بوون لەمەیە هەیە من لەو کۆبنیانە بووم بەڵام ئاگداریش نیم کە ئەو شتە ڕووی یابێت ئەوەی کە فەزحی زۆرێک لە چەوتی و چێڵیەکانی شەڕی عێراقی کرد و ئیدارەی جۆرج بوشی کرد لە شەڕی عێراقا ئەو ڕۆژنامە گەورانە بوون بێگومانەوەن شخوان کەوتنە هەڵەوە بەڵام لە هیچ لەحزەیەکە ئەمە وەکو ڕایەکی مطلق پێتەڵێم وەریگرا لە هیچ لەحزەیەکە هیچ دەسەڵاتێکی سیاسی لە وڵاتە نە کۆنگرێسی ئەمریکی نە سەرۆکی ئەمریکا نە دادگای باڵای ئەمریکاش ناتوانن بە هیچ شێوەیەک هیچ شتێک بەسەر ڕۆژنامەنووسێکا فەرز بکەن خاستن ڕۆژنامەنووسی ئەو دەستگا گەورانە لێرە ئازادی ڕۆژنامەگەری لە سەدا سەد پارێزراوە بە دەستور دیفاعی لێکراوە لەوانەیە کۆنتالیزا ڕاست کە ئەو کاتە مستەشاری ئەمنی قەومی سەرۆک بوش بوو هەر ڕایەکی وتبێ لەوانەیە قسەیەکی کردبێ ئەتیادی ڕۆژنامەنووسەکان گوێی لێگرن بەڵێ هەر بۆ ڕوونکردنەوەی کاک پێشواز دێمە لای جەنابەت بۆ ڕوونکردنەوەی کاک پێشواز و جەنابەت و بینەرانیش ئەو سەرچاوەیە لە کتێبی خێران کە نووسەرێکی ئەمریکی نووسیوەتی باس لەو هەڵوێستە سیاسی ڕایس دەکات لەگەڵ سەرنووسەرانی واشنگتن پۆست واتە بە سەرچاوەیە کە نووسەرەکەی ئەمریکیە باس دەکات بەڵام معناوەی ئەوان ڕازی بوون بەڵێ ئەمە معناوەی ئەوان ڕازی بوون بەڵێ بەڵێ ڕازی بوون بارمەتی خۆت ئەمە پرسیاری ئەوت لێ بکەم ئالێرە هاوڵاتێکمان بە ناوی کاک ناوەکەی نووسی لێرەیە کاک جەمال حسێن پرسیارێکی کردو ئەڵێ ناوی ڕۆژنامەکە هێناوە بەس من ناوی نەخێنمەوە ئەڵێ ڕۆژنامەمان هەیە لە کوردستان ئەهلی لە هەر ژمارێک بڵاو دەبێتەوە داوای لێبوون دەکات کە لە ژماری پێشوە هەواڵێکی هەڵی بڵاو کردوەوە ئەی بۆ دیقەت لەوەیە نەبێ هەواڵی هەڵە بکات و داوای لێوەردن نەکات شتێکی باشی کرد زانیاریوانێکە هەرنیکە ئەبێنیکە ڕاستە ئەبێنیکە بەڵام کە داوای لێبوردنیشی کردووە شتێکی باشەکات خۆتی شەزانانی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان کۆمەڵێکی زۆر ڕۆژنامە و گۆڤار بە ناوی گۆڤاری ئەهلی و بە ناوی سەحافی ئەهلی و مستەقل وانە لە ناو بازار دانراون و هەر هەمووی یەکێک مەکتەبی سیاسی لە پشت یەکی حەزبی فڵانی لە پشت یەکی فیساری لە پشتە ئەرە هەمووی سەرچاوەدارەیەکانیان دیارە ئێمە کۆمباز لە کۆمەڵێکی محدد لە ڕۆژنامە و گۆڤارەکەین لە هەرێمی کوردستان کە دیفاعیان لێەکەین و پێمان وایە ئەساسی سەحافی ئەهلیان لە هەرێمی ئەساسی سەحافی مستەقلیان لە هەرێمی کوردستان داناوە حەزەکەم زانیاری بۆ کاک پێشواز یعنی زانیاریەکی بۆ باسکەم کەم لە کاتی لێدانی تاوەرەکانی ڕوخانی تاوەرەکانی ئەمریکا و هێرشەکەی بن لادن ئیدارەی ئەمریکا داوای لە سەحافە نەکرد بەیانەکانی و بن لادن بڵاو نەکەنەوە لە بەرەوەی کاریگەریە بێ لەسەر ئەندامان و تۆجیهی ئەندامانیانەکە و سەحافەی ئەمریکیش پێشوازی لەم داخوازیە کرد ئەگەر من بەغەڵەت خوێنومەتەوە دیارە عەرەبی نازانم بە عەرەبی خوێنومەتەوە ڕەحمان نەزانی خەڵتێکی زۆر هەیە سێریکە مەم خەرە مەوقعەکە من شەرحی ئەوەت بۆکەم کە لە ئەمریکا گوزارێت تکایە لەبەرەوەی ئەوە مەسەلەیەکە ئەکیدم تایە نایبێتەوە لەبەرەوەی ڕاستە ئەمریکا داوای کرد ڕاستە دەسەڵات داوای کرد بەڵام ئەوە لە ئەخیری مەتافە قەراری خۆیانە کۆمەڵێک ئەی تۆ بۆ قسە لەسەرەوە ناکەی کە کاتێک یەکێ لە تەلەڤیزیۆنەکانی ئێرە ڕسمی ئەو تعزیبانی دەستکەوت کە لە ئەبو غرێب کرابوون یەکسەر پنتاگۆن وەزارەتی دیفاعی ئەمریکا پەیوەندی لەگەڵ ئەو کەناڵ تەلەڤیزیۆنێک کرد و داوای لێ کرد کە بڵاوی نکاتەوە ئەمە بۆ بڵاو کرایەوە یعنی تۆ قسە لەسەر هەنێک ظاهیرە مەکە کە قسەیەک وتراوە لە شوێنێکە بە تەرجەمەیەکی عەرەبی خوێنوتەوە کە سێ چوار کەناڵە ڕۆیشتۆ لەوانەیە با نسبی بینەوەی یعنی با نسبی بینەوەی کە تۆ نەموزەجی غەربی بەسەر ئێمە فەرزەکەی لە یعنی تێڕوانین تا لە بیرکردنەوەتە و ئەوە شتێکی زۆر ڕاستەوە ئێمە هەر هەموو سەقافەمان و هەر هەموو فکر هەر هەموو ئەو کتێبانی خوێنومانێتەوە هەمووی فەز لێگەڕێتەوە بۆ ڕۆشنگەری غەربیەوانە بەڵام لە هەمان کاتە کۆمەڵی مەسائل هەیە کە ئێمەش ئەیخوێنینەوە ئەیبینین کە پەیوەندی بەوە هەیە دەخالەت هەیە لە سەحافەوە بەشێک لە سەحافەی ئەمریکی کاک پێشوازی لەو قەراری ئیدارەی ئەمریکا کردووە مەبەستمەوەیە زۆربەی پێشواز ئاخر هێنم خوێنەوە ئاخر دراسەم خوێنەوە کە یەکێک لە جامیعەکانی ئەمریکا کردوێتی لێرە نووسیمە ئەڵێ زۆربەی سەحافی ئەمریکیەکان لیبرالن و لە ئەنتیخاباتە لە بەرەوەی لیبرال پشتیوانی ئۆبامایان کرد
و جۆن مەکین ڕخنەیەکی زۆری لە سەحافی و لە نیویۆرک تایمز گرت لەسەرەوەی کە پشتیوانیان بۆ فڵان و بۆ ئۆباما کردو ئەمە یعنی مەبەستمەوەیە مۆزوعەکان نسبیە حتاکو لە غەربیشە مۆزوعەکان نسبیە یعنی لێرەمان سێریکە دیسانەوە جۆ بکرە با لەسەرۆش قسەت بۆ بکەم لێرە دیسانەوە جارە پێش هەموو شتێک من دیفاع لە نموزەجی غەربی ناکەم و ئەسڵەنیش نموزەجی غەربی بە نموزەجێکی مەقبول نازانم تۆ وەریگریت و لە کوردستان تەطبیقی کەی بەعکسەوە من بڕوام وایە بەعکسی هەموو ڕاهێنەرانی تری کە تا ئێستا ڕاهێنانیان بە سەحافیەکانی کوردستان کردو بە خۆشتەوە تێکەڵەیەکی ئیستیشراقی غەربی سنتەریان هەیە کە یانەوێت ئەم نموزەجە نەخڵکەن من لەگەڵەوەیانیم من لەگەڵ تێگەشتنی واقعی کوردیام و ئیشکردنم لە واقعی کوردیا لە هەڵکەوتەکانی واقعی کوردیەوە بە ئیسفادە وەرگرتن لە تەجاروبی وڵاتانی تر کە ئەزمونیان لە ئێمە دێرینە زۆر لە پێشە مەسلەی ئەو راپۆرتێکی خەونونتەوە یەکێ لەو حەزانی کە حەزەکەم بیزانیت هەموو ئەو راپۆرت لێرە ڕۆژانە راپۆرت دەرەچێت بەحسەکرێت ئیحسایەتەکرێت یەکەم پرسیاری کە لێ دەکەم ئەو راپۆرتە چیە کردێتی ئەوەی کە ڕۆژنامە کە میدیا لە ئەمریکا لە میدیای هەواڵی بە لیبرال تۆمەتبارەکە لایەنی کۆماری خوازەکانن محافزکارەکانن کە لە بەرامبەر ئەوخوان کەناڵی فۆکسیان دروست و فۆکس نیوز کە بربەرەکانی ماناکاتەوە یەکی تلو ملا حەسانی کە حەزەکەم ئاگاداری بیت لێرە عادەتێکەیە وەکو عادەتێکی تاریخی لە وڵاتە هەموو ڕۆژنامەیەکی گەورە نیویۆرک تایمز واشنگتن پۆست لۆس ئانجلس تایمز ئەمانە لە کاتی هەڵبژاردننی سەرۆکاتیە بە تەنها لە کاتی هەڵبژاردننی سەرۆکایەتیە یەشێک لە کاندیدەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەگرنە خۆ ئیندۆرس ئەوان باس لەواکەن کە ئەم کاندیدی هەڵبژێرای ئەمە عادەتێک کە لە وڵاتە هەیە ئەمە معنای ئەوە نییە کە ڕۆژنامەی نیویۆرک تایمز واشنگتن پۆست ئەگەر ئۆبامان هەڵبژارد لە دژی ئەمە کارەکاتە سەر هەواڵی سیاسیان لە ڕاستی ئەمە هیچ حافە بەرامبەر ئەم شتانەی زۆر سپاس کاک ڕەحمان یەکێک لەو شتانەی کە لە میدیای ئەهلیە باسەکرێ و یەک دوو هاوڕژ بە فەیسبوک وەکو پرسیار نردوانە ئەوش ئەوەیە کە من بەم شێوەیە پرسیارەکانی ئەوان سیاغاکەمەوە کاک ڕزگار عەلی و هەروەها کاک میران قادش ئەمان ئەم ناکردووە پرسیارەکەی من ئەوەیە کە میدیای ئەهلی لە کوردستان ئەوەندەی چاوی لەسەر گواستنەوەی ئەو هەواڵانەیە کە ڕەخنەگرە بەسەر دەسەڵاتەوە ئەوەندە ئەو هەواڵانە نەخڵ ناکە کە زیان بە ئۆپۆزیسیۆن و هێزە سیاسی بەرهەڵسکارەکان ئەگەر لە هەرێمی کوردستان بە معنایەکی دیگە تەحویزێکی سیاسی ناڕاستەوخۆ بۆ هێزەکانی ئۆپۆزیسیۆن هەیە دیدی ڕەخنەیی و هەواڵی ڕەخنەیی لەسەر هێزەکانی ئۆپۆزیسیۆن بە شێوەیەکی بەربڵاو بڵاو ناکەنەوە بەقەدەوەی بەردەوام چاوە لەسەر کەم و کوڕەکانی دەسەڵاتە کاک پێشواز قسەیەکی کردوتی سەحافی ئەمریکیەکێک لە مرەشەحەکان هەڵەبژێرن و دایەنێن و دیفاعی لەکەن بەڵام ئەمە کاریگەری نابێت نەمو دیفاعیەکەن براتە تۆ قسەکانم ئێستا کردم تەحریفیان مەکە من نەمو دیفاعی بۆکەن دیعای بۆکەن باشە دیعاشی بۆ ناکەن برا دیعاشی بۆ نامنوتم ئەمە عادەتێکە ڕەحمان ڕەجاءن باشە ئەو عادەتەکە سەحافی ئەمریکیەتی لەوەی کە دیفاع لە بڵێن دیفاع کاک پێشواز مەبەستمەوەیە دیفاعنی برا دیفاعنی ئەمە عادەتێکی تاریخی سیاسی لە وڵاتە هەیە پێوترێ ئیندۆرس لە کوردیا هیچ بەرامبەرێکی نییە تەبەنیەکەن تەبەنیەکە لە سەرەکەتەوە باشە باوشی تەبەنی بەکاربێن ئەوەی کە سەحافەی ئەهلی لە هەرێمی کوردستان تەبەنیەکە لە بڵاوکردنەوەی کەم و کورتەکان لە هەرێمی کوردستان هیچ کاریگەریەکی نییە لەسەر میهەنی بوونی هیچ کاریگەریەکی نییە لەسەر میهەنی بوونی چونکە ئەو ئەو وا ئەبینێ هاوڵاتی بۆ نمونەوە ئەبینێ ئەم هەواڵە سوودی هەیە بۆ خەڵک بۆ خوێنەرانی بۆ ڕای گشتی کاگمیرانیش یا کاکفلانیش پێی وایە هەواڵی بەرپرسێک بکرێ بە ماشێت ئەوە سوودی هەیە زانیاری هەیە کاک پێشواز ئێمە کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتاییە چێ دوا پەیام و دوا قسەی خۆتم بێتێ سوپاس دەکەم لە ماوەیەکی کورتە حەزەکەم ئەوە ئاشکرا بێت لە لای بینەرانیش و لە لای ڕەحمانیش قسەکە لەسەر ئەوە نییە کە ئێمە لە هەوڵێک کابین بۆ بە شەیتانیکردنیەوەی کە پێوترێ سەحافی ئەهلی من لە شەڕی لە ملمەلالەی ئەوانە لەگەڵ دەسەڵاتە لەوانەیە گەر بێتە سەر ئاخیر حاڵ قسە لەسەر بکەین کە ئەوان بەشێکن لەو بەرەی کە ململانیەکەن بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە بیکەین ئەوەی کە من خەممە لە ئەوڵ و ئەخیراوەیە کە سەحافەیەک دابمەزرێنین بەرمەبنای بابەتی بوون مەوزوعێت بەرمەبنای بێلایەنی
و هەروەها لەسەر ئاستێک ئەو وشەی کە ئێستا زۆر باوە لە کوردستانە پرۆفێشناڵی ئەم کارە ئەنجام بدرێت ئەم کارە هەتاوەکو ئێستا لە سەرنج و تێبینەکانی من بۆ زۆرێک لەو وبسایت و ڕۆژنامە و تەلەڤیزیۆنانی کە لە کوردستان پەخشەکرێن بەڕاستەوخۆ متابعانەکەم لە نزیک و ئاگداری کارەکانیانم فەلتاتی زۆرە دەن بەدەسەوە و بەشێکی زۆریشی ئەمە پەیوەندی بە سیاسەتی تەحریریە و نیە ئەوەی کە ڕەحمان محاولاکە بیڵێت کە ئەمە سیاسەتی تەحریریە ڕۆژنامەی هاوڵاتی ئەم هەواڵە بە گرنگەزانێت ڕۆژنامێکی تر سەردانی مەسئولێک بە گرنگەزانێمەوە ئەمە سیاسەتی تەحریریە ئیشکالم لەگەڵیان نیە زۆر سوپاس کاکەواڵی بەڵێ زۆر سپاس دەکەم کاک ڕەحمان دواوتت بگەێنە ئەڵێم سەحافە لە هەرێمی کوردستان بەگشتی وە سەحافەیەلی شەوتێکی باشیان بڕیوە هەنگاوی باشیان بڕیوە بۆ پیشەیی بوون هەنگاوی باشیان بڕیوە بۆ مزداقیەت هەنگاوی باشیان ناوە بۆ ئەوەی کە خوێنەرانیان سیقی پێ بکەن و ڕای گشتی لە هەرێمی کوردستان سیقی پێ بکەن سەبارەت بە گفتوگۆکەی من و کاک پێشوازی وەکەوەی لە سەرەتاوتم ئەو قسانەی کاک پێشواز ڕاستن بەڵام احتیمالی هەڵی هەیە و قسەکانی منیشن هەڵەن احتیمالی ڕاست زۆر سپاس قسەی مەمی شافعیە بەڵێ بینرانی بەڕێز خۆشەویستانم ئەوەی کە گوێتان لێ بە گفتوگۆکردن بوو سەبارەت بە ڕۆژی ڕۆژنامەگەری ئەهلی لە کوردستان زۆر سپاس بۆ میوانمان پێشوەش سەعدوڵڵا فەیزوڵڵا هەڵگری بڕوانامەی ماستەر لە ڕۆژنامەگەری نووسراوە لە زانکۆی کۆلۆمبیا کە لە واشنگتۆنەوە لەگەڵمان بوو زۆر سپاسەکەین هەروها سپاس بۆ بەڕێز ڕەحمان غەریب ڕێکخەری سنتەری میترۆ لە کوردستان کە لە ستودیۆ لەگەڵمان بوو زۆر سپاس بۆ ئامادەبووتان سپاس بۆ بەڕێز تا بکاتە بینەری پرۆگرامەکەمان و کاتێکی خۆش بمونێت خواستم زۆر سپاس ڕەحمان